خۆشەویستان ئێستا لە سەنتەری سۆفیاین هاتوین بۆ سەردانی دکتۆر دیار تاکو سەیری ددانی بەشداربووەکان بکە خۆتان نەزان هونەرمەند ئەبێ ددانی جوان بێت ئەبێت سەرنجڕاکێش بێ ئەوە یەکێکە لە شتە سەرەکیەکان ئێستاش هاتوین بۆ سەردانی تا پێمان بڵێ پێویستە کا چی بکرێت و چی نەکرێت دکتۆر دیار لەبۆرێکە کەیسێکی نەخۆشی زۆر لە بۆدی ڕۆژانە و زیاتر تەرکیز لەسەر ئیشە تەزمیلیەکان دەکاتن کاتی وی نییە دەماربڕینەکان بکە ئەمە لێرێنە یارمەتی دەدەین یان بەڕێزت ئیشی جوانکاری ناکرد دکتۆر دیار لێرە بە دەرزێک دکتۆر دیار ئیشە جوانکاریەکان ئەنجام دەداتن ئێمەش لەگەرینە یارمەتی دەدەین زیاتر دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئێستا بزین چی لە محەممەد دەکەین بەحسێکی بۆ بکەین دۆکەوەخانەکەم دانەکەت کلۆرە بەس وا دیارە ئەبێتە دەماربڕین بە پێویست دەکە ئەشعاچی بۆ بگرین بۆی دڵنیابینەوەکەوە پێویستی بە دەماربڕین هەیە یان نە بەس وا دیارە ئەو کلۆرە زۆرە شکایە دانەکە کاتێکی زۆرە وای بەسەراتە و شوشتنیشی پێویستە دانەکانی کلسی گرتووە ئاخیزارکەی نوچێ لای دکتۆری ددان کاک محەممەد هەر نەچوو یەکەم جارتەوانە تەمانە چەندە چاردەی درێژبی دانەکانت جوانە بەس دەبی احتیمامی پێ بدەی ڕۆژانە دووجار دانت بشۆی و غەرغەرەش بکەیت دۆدبکەوە دەبی زیاتر احتیمام بە ددانت بدەیت شیرینی و شتیوا کەم بکەیەوە دکتۆر چ کاتی ئەزانی کە دەماربڕینە یا پڕکردنەوە کامیانی پێویست زۆربەی کات تەماشا دەکەین ئەگەر کلۆری ددانەکە دوو بەشی ئەوەی بڕێ بیتن ددانی یعنی لە کنەمە ددان لە دوو تەبەقەی پێک هاتیە تەبەقەک پێ دەڵێن دێنتین تەبەقەک پێ دەڵێن ئینامەڵ ئینامەڵ کە پێ دەڵێن مینە ئەوەی کە باوە لە پاشەوانە دەمارکە بە دەردەکەویتن ئەگەر کلۆرەکە ئەو دوو تەبەقەی ددان ڕەت بداتن ئەوەنجێ گەشتیتە دەمار سەتانۆتی و حاڵەتانە پێویستی بە دەماربڕین دەکاتن پێشتر پێش ڕێکۆرد باسیەوەت کرد ئەگەر شەوان کاتێک تۆ ئاگاو لە دانەکە بێشێ ئەو کاتە ئەوەش نیشانەیەکی ترە بۆ ئەوەی کە پێویستی بە دەماربڕینە زۆر ڕاستە زۆربەی کات ئەو نەخۆشانەی کە دەماربڕین لە ئەنجام دەدەین پێشوەختە پرسیارێ دەکەن ئایا ئازاری چۆنە باسەکەن دەڵێن ئازارەکەی درێژ خایەنە لەوانەیە 4-5 دەخە زیاترش بخایەنیتن مستەمر بێشی ژانەکەش زۆر بە تینبی ئیلە پێویستی بەوەی هەبیتن کەەوە عیلاجی مسەکینەک ئازار شوێنەک بەکاربیێنی یانیش دەڵێ شەوان لە بابێن لە خەو هەڵەستین لەبەر ئازاری ددانمە دەبی عیلاجەکی وەرگین حتە بتانین بنوین ئەوانە نیشانەنەکەوە ئەو ددانە پێویست بە دەماربڕینە بەوە نیشانەکی زۆر جیاکارەوەی لە بینی پڕکردنەوە و دەماربڕین باش خۆشەویستان ئەمڕۆژ گەڕینەوە ئەمڕۆ باکستێجە ئەمڕۆ پرۆڤەیە سێ بەشدار بوو لێرن ئەمڕۆ کە پرۆڤیان هەیە سێ گۆرانی بێژی با بڵین بەشداربووی دەنگ خۆش کە ئەبن بە گۆرانی بێش ئیتر ئەگەر دەرچن یا دەرنەچن هیوادارم با بزین لە باکستێج چی ڕوویاوە گۆرانەکانیان چین قسە لەگەڵ مامۆستاکانەکەین لەگەڵ گروپی میوزیک و هەندێک نهێنیش ئاشکراکەین فەرموون زوم هر لا رجايا
ئیدریس ئەڵی سەرمای چای کۆڕە هێشتا لە لەشی توێمە وەڵام تۆزێک تەندروستیم باش نییە تۆزێک تەندروستی و باش نەبێت کار ناکاتە سەر پەرفۆرمەنسی تۆ تمۆڕۆ بەیانی لەسەر سێیت ئینشاءالله باشەوێ ئینشاءالله چی ئامادە کردووە؟ دوو گۆرانیم ئامادەکردوون بڵێم گۆرانەکان ئێستا سپرایز بێت وەڵا پێم بڵێ دڵمەتە خەتا بێ باشە گۆرانێک بەرهەمێکی زۆر جوانی مامۆستای گەورە ئەوازدانەری بەتوانە و تێکستێکی هەر داناوە لەو گۆرانیە گۆرانی خات و دینە گەرم جارە مامۆستا هەڵکەوت زاهر هیوادارم بتوانم باش ئەدای بکەم و گۆرانی دووەمیشم گۆرانی نەمر محەممەد شێخۆیە هیوادارم لە هەردوو گۆرانەکە بتوانم شتێکی باش پێشکەش بکەم گۆرانەکەی دووەمیان چییە چ گۆران؟ ئایلی گولێ زۆر جوانان گۆرانیە زۆرم حەز لێ دەکەم سپاس دەکەم ئەوکەی من زۆر چاوەڕێی ئەدای تۆم بزانم چیەکەی چۆن گۆرانەکانەڵێ چکە تاکیدم بە شێوازێکی خۆتێڵی بە ستایلی خۆت زۆر سپاس دەکەم سپاس گۆرانەکە لەگەڵ کی هەڵبژات لەگەڵ مامۆستا بەیار یا هاوڕێ و برادر و والله من خۆی عادەتەن لە گۆرانی هەڵبژاردن ینی ڕاوێژەکەم ینی ناوەکان بڵێم گەلێک زۆرن خۆشەویستم وای 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 هەموو ڕۆژێک بیرێ دەکەم نەوێتە بەم ئازیزەکەم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 گەرم جارە بتبین ماوەم قەت بیر لە کەس نەکەمەوە گەرم جارە ئەم کاتت باش خاتوژی لەی بەڕێز پێشکەشکارە جوانەکەمان ئەوەی کە شاشەکەی بۆ جوان کردوین هەمیشە بەرنامەکەی بۆ دەوڵەمەند کردوین بەڕاستی منیژ یەکێکم لەوانەی شانازی بەجەناب دەکەم بەرنامەکەی ئێمەت بەهێز کرد جوانت کرد ڕازانتەوە و جوانی خۆت و فەنتازی خۆت لەناو بەرنامەکەمانت دەوڵەمەند کرد زۆر سپاس مامۆستا تەریخومەوە تاوە قسەم بێنەوە ئەوە حقیقەتە بەڕاستی دەست بە حقیقەت هەمیشە بوترێ مەمنون مامۆستا پەیمانی زۆر داوا کە کلیپ و گۆرانی و میوزیک و ئەم شتانە بکەی بۆ بەشداربووەکان من وعدم بە یەکێک لەو خاتونانەدا ئەناهیت کە بچووکترین تەمەنی پرۆگرام بوو بڵین 10 ساڵ بوو بەشداری پرۆگرامی کرد گۆرانێکم بۆ ئامادە کردووە تەواویشمان کرد تۆماریش کرا بۆ ڕۆژی فیناڵ خاتو ئەناهیت سڵاوی بۆ دەنێرم بەشداری دەکات ئەوە یەک خاڵی دووەم یاسر وعدمان پێ دەکە گۆرانێکی بۆکەین لە حەڵقەی فیناڵ بەشداری کات ئەویش گۆرانەکەی تۆمار کردووە لە خەتواتی ئەخیری ئەو گۆرانیم ئەویش ئامادەیە هەروەها من بە عەدنان وعدم پێدا کە لەو بەرهەمێکمان ئامادە کرد لەسەر مێژووی هونەرمەندانە بەگشتی لە پرۆگرامی کۆتایی نمایش دەکرێت هەر دوێنێ بڵین گۆرانێکەمان بەدەنگی تۆمار کرد حتا کلیپیشم کرد یەکسەر بەش مەشاهیدەکانی خۆیم تەسویر کرد دوێنێ شەو من لە دوای پرۆگرام ساعات 9:30 کە لێرە تەواو بووین تا ساعات 3 شەو خەریکی تاوکردنی پارچە بەرهەمەکەی عەدنان بووم و عەدنان لەو دەنگانەیە کە زۆرم بەدڵە من زۆر دەنگیم پێخۆشە ئومێد مەکرد کە ئەو لەگەڵمان بێ بۆ فیناڵ شایانی ئەوە بۆ فیناڵستەکان بێت بەڕاستی کاکە چۆن خۆ ئامادە کردووە چی ئامادە کردووە و ئامادەی بۆ پرۆڤا بە تاکید خۆم زۆر بە باشی ئامادە کردووە و لەگەڵ مامۆستایەکان هەمویان هاوکارمان بوون و زۆر بێمەوە ماندی بوون و 3 گۆرانیشمان ئامادە کردووە بەڵێ گۆرانیەکی هونەرمەندی خوالی خۆش بوو مەرزە فەریقی یەکێک لە گۆرانەکانی تریش ئەویش مقام ڕاستێکە گۆرانی هونەرمەندی ئەویش شەر خوالی خۆش بوو حوسێن عەلی لەگەڵ دوێتێکش لەگەڵ هاوڕێ عەزیزم کاکە محەممەد فەیسەڵ هەموو شەو تا بەیانی بە خەیاڵی تۆ
شوتا بياني بخيالي دونو زوم هرنا رقايا زوم هرنا رقايا وينك أتلالي ودسو وينك أتلالي ودسو وينك أتلالي ودسو سختي اي خوش نشي شواني بوندا سر سختي اي خوش نشي شواني بدوي سختم شاور بهواي جواني بس حق میرەجانی چۆنیژی لە خانە حواڵت دەنگ باسیشتەوە ممنون زۆر سپاس ئێوە زۆر هیلاکە بن نەک هەر لە کاتی پرۆگرام و ڕێکۆردا لە باکستێجیش کە ڕۆژین پرۆڤێنەوە بۆ لای بەشداربووەکان و لەگەڵیانە ئەبن و هەتا ئەوەی من بیبینم کە ئامۆژگاریانەکان پیانەڵەن چۆن گۆرانی بڵێن ئەمە هیلاکێکی زیاتر نییە بۆیەوە بۆ من هیلاکی نییە بۆ من متعەیەکە بە حەقیقەت لەبەری پیشەی خۆمە و بە شتێکی خۆشی ئەبینم و لەگەڵ بەهرەمەندەکانە کە یارمەتی دەریان بین بۆی کە لە کاتی پرۆڤە ئەکەن خۆیان باشتر ئامادە بکەن بە حقیقەت بۆ ئەوە ژین کە ئێمە ئەم پرۆگرامە لای ئێمە پرۆگرامێکە کە ئەتوانم بڵێم زۆر جێگای بایەخە و زۆر ئێمە گریگی پێ ئەدەین ئەمانەوێ ئیشەکە بە شێوازێک بڕوا کە هیچ کەم و کوڕێکی تیانە بێ هەم لە ڕووی ئێمەوەکەوەکو لێژنە و هەم لە ڕووی بەهرەمەندەکانیشەوە کە ئەگەر کەم و کوڕێکیان هەبێ ئێمە بتوانین یارمەتیان بین و ئامۆژگاریان بکەین بۆی خۆیان باش ئامادە محەممەد چۆنی زۆر سپاس دایم باشم لە قۆناغی ڕابردووە لەو ئەڵلقەیەوە کە تۆ دەرکەوتی هەرات ناوەتەوە لە سوۆشڵ میدیا هەرچی خەڵکە باسی تۆ کام عجبی دەنگی تۆن هەستت چۆنە وڵا هەستەکی زۆر خۆشم هەیە چونکە تانیتم کە پامەکەم پێ بوو کە ڕابگەینم لە ڕێی گۆرانی محەممەد هەستەکەی گەشتووی بە خەونەکەت یا ئێستا دەست پێەکەی بەڵ هەستەکەم نا گەیشتم ئۆکەی کەواتە ئێستا بێ خەونێکی تر بۆ خۆدانی مادام گەشتی بە خەونەکە دەبێ خەونێکی تر بۆ خۆدانینە پێشەوەی پرسیاری بەشدار بوو پرۆڤە و شتانە و لێ بکەم پرسیارێکی زۆر شخصی لەکەم تۆ دەنگت زۆر خۆشەکە کە لەگەڵ بەشداربووەکان گۆرانیڵی دەنگت خۆشە بەس بۆنەوەی بە گۆرانی بۆ هەوڵە ناوە گۆرانی بۆ خۆ دروستکەی والله من دائما یەک قەناعەتم هەیە ئینسان یەک ڕێگا بگری احتیمالە موسیقەکان زۆربیان دەنجیان باشە لە بەروی نەشاز ناکەن ئەوەیە مۆزوعەکە ئەگەر نا احتیمال نییە دەنگم خۆش نییە بەس نەشاز ناکەن ئەوەیە وڵا دەنگە خۆشە بەلای منەوە من زۆری لێ نازانم بەس یعنی گوێگرم زۆر سپاس مەمنون چۆن ئەڕوا پرۆڤە دەڵێ چاو جوانە گوێ جوانە لێ ئۆکەی باسی پرۆڤە بکەین پرۆڤە چۆن ئەڕوا ئەمڕۆ هەستەکەم تۆزێک مرتاحترن بەشداربووەکان بەڵێ ئەوانەی ماینەوە وەکو باسم کرد هەمان ئەو باشانن بۆیە کێشەی تۆن و کێشەی ئەو شتانەمان نییە ڕیتم و ئەوانە زۆر باش دەڕوا ئیشاڵە بەشدار بۆکانیشم و جارەی زۆر باشن ئیشی باش پێشکەش دەکەن ئیشاڵە ئەی دەست خۆش ئەو دەست و پەنجانەوە خۆش
هذا بيجي بخير بين مامۆستا من لەوەتی هاتوومە بێم قسە لەگەڵ تۆ بکەم بەس ئەوەنە مەشغوڵی ئەوەنە خەریکی پرۆڤەی ئێستا لە کاتی ئیسراحەتەکەدا هاتم لەم تێگەی بێگومان ئێستا لە فترەی ئیسراحەت داین دیارە ماوەیەک پێش ئێستا ینی چەند ساتێک پێش ئێستا ئەمڕۆ بۆ قۆناغی چوارەم سێ کەسی دەنگخۆش بەهرەمەندی چاک یەک لەوانە محەممەد فەیساڵ و هەروەها کاکی دریس و کاکە ئەرسەلان ئەم سێ کەسە ئەمڕۆ بەڕاستی پرۆڤمان بۆ کردن کەمێک هیلاک بووین بەڵام بە جهودی ئەو مۆزیکژنە چاکانەی کە لە بەگراوەندی گۆرانی بێژ کار دەکەن ئەتوانم بڵێم کارەکان بەرەبەرە دێ سەخت دەبن بەڕاستی بەرەو قۆناغی کۆتایی دەچین و ئینشاءالله هەموو ئەو کەسانی کە بەشدار بوون لەم قۆناغی چوارەم ناڵێم هەمیان دەردەچن بەڵام دەتوانم بڵێم هەمیان بێژەری چاک بوون گۆرانی بێژی چاک بوون بەڵام باشترینیان هەیە لەوەی کە بتوانێت مەسەرەن بگاتە قۆناغی کۆتایی. دەستخۆش سپاس ممنون جیلا حەزم ناکرد پێ ببڕم بەڕاستی جوانیە ژەنی گەلێک سپاس بووتە هەر ساڵ بیشڵا ممنون گەلێک با پرسیارەکانی کە لە هاوڕەکانتم کرد لە تۆشی بکەمەوە هەستی تۆ چۆنە لەگەڵ پرۆگرامەکە لەگەڵ ئەو هیلاکی کە لەگەڵ بەشداربووەکانە ئایکێشی و تا چەند لێک تێگەیشتنتان هەیە لەگەڵ بەشدار خودی ئەکید هەستەکە خۆشە چکی هەر کارێکی تو حەجی بکەی و کارێت ئەبیتن ئەکید ئەو دەمێت و کارتکەی هەستەکە خۆش دەفمروی پەیدات بیت کێشەژی مەیەتەین ڕاستی چکی شولنینن کۆ کێشەتێدا نەبن مەژی گەلە کێشەیتەن هەلبژاردنا سرانادا گوهارتنا تۆنادا کەلسەر تابەقە بیت پشتنگە بێدەش تابەقە یعنی کێشە تو سایتەین بەس بە ئەوژی هەر خۆشینە ڕاستی دادێلان کێ بەهێژینە لۆ کوڕێزا ڤای بخەڤینە لۆ تو سترانە دەنگێ بلێن بلۆرینە لۆ تو سترانە دەنگێ بلێن بهێژینە لۆ بێژە بابێ تەرەڤین کە بهێژینە لۆ بێژە بابێ تەرەڤین کە بهێژینە لۆ مامۆستا عەبدولقاهر بەخێر بێی ممنون گەلێک ساڵی گەلێک من و تۆ زۆر کەمێکە بینین لەبەروی تۆ زۆرتر بەس ڕۆژانی بەرنامەی ڕێکۆرد جاکاتە منیش مەشغوڵم ئەرێ وەڵا ڕاست ئەسکێمت ئێمە فێرێ دەمێ پرۆڤا یەکەم جار ئەس بێم دەمێ پرۆڤا کە خۆدای حەز کردێ بەلکی تەمرینی سەرسرانەکە بکرد ئیشەڵڵا ئێستا باسی ئەوەت کرد من حەزم کرد بوو بینم ئالەتێک بژەنی بەس تۆ وتە پشتە تەواو نییە چی بووە خودێ ئەس بەری دوو ڕۆژان من عاسفت کرد من خۆچەمان پشتا من گەلێکێشە ئەس نزانم ئەس حەتەنوکە ینی گەلە ئێشی و ئازارە بەس ئەس سعودێ و تەمبیرێ و ینی ئۆرگێ و کەمانی جارۆبارە عاسفت کرد معلوماتی لەسەر هەین بەس ئینشاءڵڵا بەری بەرنامە خلاص بێ پاشی ڕۆژێکی بۆتە عازف کرد و تاسویر کرد ئینشاءڵڵا یعنی ئێستا گەر داوای گۆرانێکی کۆپلێکی بچووکە لێ بکەم ناتوانانی بۆم بڵێ دێ خۆجارە بینم نارینێ هەی نارین هەی نارین هەی نارین نارینێ هەی نارین دەلاڵێ
خلقش لوما خارين هينارين أزوتو هفالين دلالين ئەی دەستخۆش خۆی کانی دبەرێ بی متەگوت کێزا یە گۆرانی تریشمیان دلێ من مریە دلێ من مریە ژینا من تاریە شتێتە یارە من ئەو ژیان بۆ چییە ئەف عەمر بۆ چییە ئەوەش بتە پێشکەش ئەی دەستخۆش ئەو گۆرانیە بۆ کێوتە مامۆستا خودێ بسترانە هەما بەری چەند ساڵەکە من نویسی من ئاوازەکە خۆش داینا سەر من ستراند من هەمی چێرۆکێت عاشق و ئاویندارانن سەر خەلکێنە و چێرۆکێت خەلکێنە چیرۆکی خەڵکە چیرۆکی خۆتە مامۆستا ناو خودێت چێرۆکێت خەلکێنە ینی ئەسنوکە خزمەتە خەلکێت کەم ینی ئەس دبینم ناو جوواکەمەدا عاشق ژی تشتێکی گەلێکی دژوارە تا ساتکمێ گەلەکە سەحمەتە ژی عاشقانوکە چ کەسێت ببینی عاشقت کرد بریندارە دلێوی من ئەماوە بوان چێکرد دلێ من مریان دلێ من بریندارە هی بدەرم دلێوان بێت خۆش بێ ئەوە شەوای کردووە کە خەڵک ئیعجابێکی مەزنیان هەبێ بۆ تۆ زۆر خۆشیان بێ سترانە عاشقی و ئەڤینداریە گەلەکە زەحمەتە یعنی حتا تو بشی عاشقا و دلدارە ڕازیکیش خوب زەحمەتە ئەس خۆ سەربەلند دبینم خزمەتکارێت عاشقا یعنی خزمەتە عاشقا گەلێکی بەرکێکی پیرۆزە دەستخۆش کاکڕۆن سپاس مەمنون خات من یەکەم جار مام ئامێرە ببینم ئەمە ئامێری عودا بەڵام شێوازەکەی بە ئامێری کارەباییە خۆی بەڵام عودی هەوایی ئەکۆستیک پشتی هەیە ئەو ئامێری کارەباییە وەکو گیتاری ئەلکترۆنی و گیتاری ئەکۆستیک جیاوازیان چییە؟ هیچ جیاوازیان نیە لە ڕووی ژەنینەوە تەنها لە ڕووی شێوەی دروستکردنەکەی ئەوە کارەبایە ئەوەی تر ئەکۆستیکە پشتی هەیە دەنگێکی زۆر جیاواز و ئارامکەرەوەی هەیە حتمما عود ێک لەو ئامێرانی کە با بڵێن هاوڕێی قورگی مرۆڤە و ئامێرەکە بۆ ئاسانکاری ئاوازدانان و بۆ گۆرانی بۆ ئامادەکردنی بەرهەمەکان زیاتر عود بەکاردی کاکڕۆن پرسیارێکی شخصیاڵەن میوزیک ژەن دەنگیشی خۆشە لە بەرەوەی ئەزانێ ناتوانێت نەشاز ناکە تۆ دەنگ خۆشە والله هەموو گۆرانی هەموو میوزیک ژەنەک دەتوانی گۆرانی برێ و دەتوانی کە ئەو پەیامی هەیە بیگەینیتن دەتوانی کە نەشاز نەکاتن و تۆنەکان هەمووی وەکو خۆی بینیتن بەڵام دەکەوتەوە سەر قورک خامی دەنگەکەی خۆش بەڵێ آیلی گلی گلامنه شیرین البردل منه اره برسیم لا سیروان ایوارو خبرشیا نسمع حريري توبة مردك الخالصة باش کەمێکی تر مامۆستا بێر پێم بڵێ هەستە چۆنە کاتێک سەیری یەکێک لە قوتابیانە دەکەی کە لای تۆ ڕاهێنانی کردو ئێستا لەسەر ستەیجە بەخۆ بزانم ئەگناڵێم لەوان زیاتر بەس بە قەدەروان ئەمش قەلەقم ها بزانم ئەوەی ئەو مادیبوونێکە کردیتمان بەرهەمەکەی باش دەبیان ناچکە لەوەی خۆشتر نییە کە و مادیبوونێکە دەکەی بەرهەمەکە لە جێر خۆی بی دڵنیاشم هەمیان وا دەبن مامۆستا پێمی تۆ بۆ ئەو بەشداربوانە چێکە پرۆگرامەکە جێ هەڵن و سەر ناکەم بۆ قۆناغەکانی داهاتەوە واللهی حەز ناکەمەوە پێیامە هیچ ڕوونکردنەوە بدا بەڕاستی ناخۆشیان پێ ئەڵێ بەوان هیوای سەرکەوتن بەس و بەردەوامیشم لەگەڵیانە من ینی ئەوانەی کۆنتاکت لەگەڵیان هەیە ئەکید ئەوانەی کە لە قۆناغەکانی سەرەتاش دەرچوینە هەر لەگەڵم کۆنتاکتیان هەیە بەردەوام پرس و ڕاوێژەکەن پێکتری کاتێک شتێکیانەوێت بە خۆشحاڵیەوە چۆن بۆ ئەماوەی پەیوەندیتان لەگەڵ بەشداربووەکان چۆن پلانی پرۆڤەکانتان ڕێک دەخست ڕۆژانە مەلگەڵی یەکتری هەر کۆنتاکتمان هەبووە ئەوەندەی لەسرم بووە من پێم کرا ئەوان ئەو مادانێک اختیاریان کردیە ئەوەی لەلام ینی میلۆدیەکە زۆر دەوڵەمەند نەبی لە ڕووی میلۆدیەوە پێیانم گوتووە ینی
تر ئازار ناچێژێ تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 هەموو ڕۆژێک بیرێ دەکەم ناوت ئەبەم ئەزیزەکەم کاکە پێشتر جوێ لەم گۆرانیە بووە بەڵێ بەتەکیت پێت چۆنە کاتێک ئیدریس لەسەر ستێجۆ دێڵێتەوە ئەستێکی زۆر خۆشەوە گۆرانەکەش زۆر خۆش و پێرفێکتە پێت باشە هەرەوەڵە قەلق نابی کاتێک دەبینی یەکێک لە بەشداربووەکان لەسەر ستێجۆ تۆ لە باکسی سەیریەکەی بەرەوەڵە هەرەوەڵە ئەی چۆن ئەمە ناهێڵێت لەسەر ستێج بۆ خۆت بەپێی کاتەکە کە ئەچە سەر ستێژەکە سەرەتا پەر سترێس و شتانەتە بیتن بەڵام بەپێی کات چاکە بیت بەڵێ زۆر باشە ئەم گۆرانە دەزانی چێ؟ بەڵێ دینە زۆر باشە کاکە پێم لە کۆمەی تۆ لەسەر دەنجی دریسیە لە باکستێج وەکو لیژنیاگە قسەم بۆ بکەین پێرفێکت زۆر باشە یعنی تۆ بە شایانی ئەوەی دەزانی سەرکەوت بۆ خۆناغیدا ئینشاءالله ئەوە بە بێدەنجی دانیشتووی سەیری ئیدریزەکەی کاتێک لە ژوورەوە گۆرانی دەڵێت خەیاڵت بۆچی ڕۆیشتە بوو ئەڵە دەنجی دریسم زۆر پێخۆشە بەڕاست دەنجی دریشت پێخۆشە پێم بڵێ پێشتر گوێت لەم گۆرانیە بۆ یەکێک لە گۆرانی مەشهورەکانی دینەیە کە ئاوازی مامۆستایە تۆ بۆچی بڕیار نەدا گۆرانێکی نوێ بڵێیتەوە ئەم جارە باڵجار چکە ئینشاءالله بۆ جارێکی تر ڕۆژێک بیرێ دەکەم ناوت ئەبەم ئەزیزەکەم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 هەموو ڕۆژێ بیرێ دەکەم ناوت ئەبەم ئەزیزەکەم تەنیا هەر تۆی خۆشەویستم وای 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 لە هەردوو گۆرانیەکە توانی بەباشی ئەدای خۆی بکە و سەیتەرەی هەبێ لەسەر مەسرح جوان وەستا ئەدای باشی کرد لە گۆرانی دووەمیش بەڕاستی زۆر مۆفەق بوو مەقامەکەشی جوان ورد هەرەوەندە دەڵێم سەرکەوتوو بمێنیت بۆ من کاک ئیدریس سەلاح وەک گۆرانی بێژێکی حرفەیی دەیڵێ بەڕاستی دریس gelek strana دوێ جوانتر گوتشی عولی یا دوێ gelek جوان بی تۆنەکی پاقەش و دەنگێکی ڕاقی و ئەس gelek کەیف خۆش بیم دڵخۆش بیم بە دەنگێوی دەنگێوی ئەس ئارام بیم gelek ئەتو هەر دەمەچی قەهرەکم دەدەیێ هەر دەمەچی کوڕەکی جوانم بۆ پێشکەش دەکەی هەر دەمەچی یەکی جوان بکەم هەموو جوانن دکتۆرەوە ئەوزە قەهرم بۆ دەدەیە دوا بە من دەڵێن تەمەنت هەیە ئەدایەکی زۆر جوان بوو مەقامەکەشت زۆر تەواو بوو ئەحساسی جوان ئەدایەکی جوان لەلای من لە قیمەیە بوو بە حەقیقەت هیوادارم سەرکەوتوو دەڵێ ئێستا کۆمنتی لیژنەشت وەرگێ چاوەڕێ چی لە خۆ دەکەی لە کۆتاییدا خدای ئەوانەی لەگەڵ من کاکە ئەرسەلان و کاک محەممەد فەیسەڵ هەردووکیان دوو هاوڕێی ئازیز و دوو هونەرمەندی زۆر دەنگ خۆشن بۆ ناتوانم هیچ پێشبینیەک بدەم هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم زۆر باشە پلانی تۆ چییە بێگە سەر نەکەوێت بە قۆناغی داهاتەوە ڕاستی لە هەموو کارێک من هەمیشە ئەڵێم بەر لەوەی ئینسان پلان بۆ سەرکەوتنەکانی دابنێت ئەبێ پلان بۆ شکستەکانی دابنێت یەک ئەوەیە ئینسان نەڕوخێت و هەوڵ بەدا بێورە نەبێت گرنگە ئەوە بەڕاستی بۆیە پلانی دوای شکست بەڕای من هەندێک جار زۆر گرنگترە لە پلانی دوای لەبەر ئەوەی بە سەرکەوتن ئینسان هەر دڵخۆش ئەبێ بەڵام بە شکست ئینسان دڵی ناخۆش ئەبێت ئەڕوخێ بۆیە پلان بۆ ئەو کاتە دابنێ زۆر گرنگە بەڕای من بەخێر بیت بەڵێ دەنگڕاست تەندروستیت ئەوەی نێ ئێستا لە باکستێجی پرۆگرامین وەکو ئەزانین ئامادەکار دەکەین بۆ پرۆگرامێکی نوێ پێمی تۆ چێ بۆ کەسانی کە سەر ناکەم بۆ قۆناغی داهاتەوە وڵی پەیامی من ئەوانەی سەر ناکەون هەر کەسە تا ئێرە هات پێ ئیدی بەڕاستی ئەوە توانای زۆر باشی هەیە کە هاتۆتە ئێرە ئەرێ پرسییم لا سیروان ئەی هەوارە و قەبراشەیە فەرمووی قەبری مەجنونە بیلا کوشتەی لای لێیە ئەرێ لای 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 کەوی گەردان بە خاڵان
وەکتێکی چواردا ساڵێ ئەرێ سینجی جوانی خەڵ هەیە لە نێو مامانی ئەرێ سینجی جوانی خەڵ هەیە لە نێو مامانی منی بەو خاڵە کوشتە و کافرە بێ ئیمانی منی بەو خاڵە کوشتە و کافرە بێ ئیمانی ئەرێ لای 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 کەوی گەردان بەخواری وەکتێکی چواردا ساڵێ ئەرێ لای هەستە چۆن بوو لەسەر ستەیج کۆمنتەکان دیژنم بۆ تۆ چۆن بوون بە تاکید هەستێکی خۆشمە بۆ کۆمنتی جلای لیژنا کەوای کرد من زیاتر دڵخۆشم و توانیشم گۆرانیەکی فۆلکلۆر پێشکەش بکەم و بە جلی فۆلکلۆر شار عەزم کرد ئەوە بێت و هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لایەکی بێتە گۆرانەکە فۆلکلۆر بوو بۆیە جلەکانت کردە کوردی ئەم جارە بەڵێ ماشەڵڵا سەیریکەن کاکە وەک هەمیشە شیک شیک خۆی ئامادە کردبوو بۆ پرۆگرامەکە خۆی ڕازان بۆەوە چاوەڕێی لە خۆ دەکەی ئەم جارە وڵای ڕێیەکە لە دەستی لیژنەیە هەر چ ڕێیەک بیتن ئێستا کە گۆرانی دومت پێشکەش کردووە هەز دەکەی چۆن بووی هەز دەکەی باشتر بووی لە گۆرانی یەکەمت هەردووچی بە تایمی خۆی بە شێواز و باش خۆی زۆر باشە کاکە ئەمڕۆ چی لەگەڵ تۆ ئامادەیە لە پرۆگرامەکەم وڵات چەند هاوڕێیەک و خزم و کەسی ئیدە ڕوانزت گەلێک بان کردبوون لەگەڵاخۆ گەلێکم بان کردووە زۆر باشە ئینە دیش هەموو ئینە خۆنا ئینە دیش هەموو ئینە خۆنا ئینە نەژۆری زۆر باشە باشە کاکە لە کۆتاییدا یەکترە بینینەوە ئینشاڵڵا چانسێکی باش ئینشاڵڵا چی دەکرێن ماوەیە تۆزێ بۆمباز بکە ئامادەکارێنەکانت چۆن دەکرد ئامادەکاری گۆرانیەکانم باش بوو بەڵام ئەزیەتی مامۆستا بەیارمدا زۆر پرۆڤەشم کرد بە پێی پێویست پێویست پرۆڤەت دەکرد پێم بڵێ ئەم ماوەی لەگەڵ چه پرۆڤە دەکرد لە ماڵەوە وڵا هەر بەخۆم و بابم زیاتر بە کیبۆردیشت مامۆستای میوزیکە بەڵێ ئەمڕۆ گۆرانی چیت ئامادەکەرەوە بێڵیت گۆرانیەکی حەسەن زیرەک دەسمات حەریری ئەو مامۆستا بەیار بە پیانۆ لەگەڵمە فاتیمە دوو عەلی مەردە دەسمەڵ حەریری شینە شینە دڵێ ئەنجینە بەرەمبەر لە هیوایە تۆڵەتەوێن ببینە هەوری لە من بەردایە سینجی بەفری چۆن بووی لەسەر ستەیج زۆر باش بوو زۆر باش زۆر وەکو ئەوی چاوەڕێت دەکرد گۆرانیەکەت ئامادەکرد بوو بەو شێوەیە بووی بەو شێوەیە نەبووم بەس زۆر باشتر بووم چونکە هەندێک تەکنیکم کرد کە لە خۆڕا لۆم هات لێ یعنی هەندێک تەکنیکی نوێت کرد لەسەر ستەیج لە پرۆڤەکاندا نەتکرد بوو ئەمە چۆن بۆ تو دروست بوو ڕۆحیەتە ڕۆحیەتە کەواتات و موزیک ژەنین و شارەزایی زیاترت هەیە
چاوەڕوانی ئەو لە خۆ دەکەی گۆرانی دومیش بە هەمان شێوە باش بڵێیتەوە لەسەر ستەیج بە تاکید زۆر باشترش زۆر باشتر زۆر باوەڕ بە خۆتەیە زۆرش تا چەند دڵنیای لە خۆت گەردەر دەچوو بۆ قۆناغی داهاتوو 99 زۆر باشە ئینشاءڵڵا سەرکەوتۆ بێ پێم بڵێ پلانی تۆ چی ئەبێ گەرسەر نەکەوی بۆ قۆناغی داهاتوو هەر کۆڵ نادەم ئینشاءڵڵا بەرهەمی جوانشەکەم نارینێ و هەی نارین هەی نارین هەی نارین نارینێ هەی نارین دەداڵێ دەداڵێ هەلکیشلو ماخارین هەی نارین هەی نارین هەلکیشلو ماخارین دەداڵێ دەداڵێ ئەز تو هەوانی هەی نارین هەی نارین ئەز تو هەوانین دەداڵێ دەداڵێ نارینان شیایی هەی نارین هەی نارین دەلالا چیایی دەلا بە چەپڵەیەک ماڵ ئاوایی لە بەشدار بوو کاکە ئەرسەلانەکەین چەپڵێکی بۆ لێدەن بەداخەوە ئەو بەشدار بووی کە دەبێتە براوەی ئەم مەڵقەی کوردستان ستار و خۆی دەگەێنێتە قۆناغی داهاتوو کە فیناڵی کوردستان ستارە واتە لە پێشبڕکێکە بەردەوام دەبێت ئەو بەشداربووی کە دەبێتە یەکەمی ئەمەڵقەیە و دەچێتە فیناڵ بە گەرمترین چەپڵەیەوە ئیدریس ساڵح پیرۆزە لە بەشداربوو ئیدریس و بەداخەوە محەممەد فەیسەڵ ئەگەرچی زۆر بە بەهێزی زۆر بە جوانی بەرهەمەکانی پێشکەش کرد نێرمەت ئەرەرات بەخێر بیت ئەمڕۆ ئامادەبووی لە پرۆگرام دەستخۆشی پرۆگرامتان لێ دەکەم بیدایەت کە قۆناغی یەکەمی پرۆگرام هات خەڵکە لەولا مثلەن هەندێک مثلەن کۆمنتی مثلەن نەخوازراوی ئێمە هەبوو ستافی پرۆگرامی ئێوە و ئێمەش کە چاوەڕێ بووین مثلەن پرۆگرامێکی ئاوا بکرێتەوە بۆ ئەو گەنجانی کە دەنگیان باشە بێن خۆیان تاقی بکەنەوە سەرەتا هەموو خەڵکێک بڕیاری خۆیدا بەڵام هیچ پرۆگرامێک نابێتەوە یەکەم پرۆگرام کە دەردەچێت بڕیار بدەیت ئێستا دەبینین ئەو هەموو جمهورە بۆ پرۆگرامە لێرەیە کەواتە باشترین پرۆگرام ئەوە دەستخۆشی لە ستافی پرۆگرام دەکەم بەڕاستی پرۆگرامێکی تەواو لە جێی خۆیتی و دەستخۆشی لە مامۆستایەکانیش دەکەم دەستخۆشی لە ئێوەش دەکەم هەر بژین دەستان خۆش بیتن
زۆر سپاس زۆر بە خێربەی پێم بڵێ تۆژ یەکێک بووی لەو کەسانی کە لە یەکێک لە پرۆگرامەکانی مامۆستا بەشداریت کردبوو تا قۆناغێکی زۆر باشیش ڕۆیشتی ئەمڕۆ لێرانە بینیتەوە دووبارە گەنجەکان لەسەر ستەیج خۆشیە هەمان خۆشیە وا هەستم دەکرد کە منم دێمە ئێرە گۆرانی دەڵێم یعنی هەمان خۆشیە بۆ ئێمە و بۆ جمهور و بۆ ئەوانەی کە لەبەر تیڤ سیر دەکەن بەڕاستی جێی دەستخۆشیە هەر بژین هەر ساغ بن. زۆر باشە پێم بڵێ تۆ چی بۆ بەشداربووانەڵە کە پرۆگرامەکە جێ هەڵ و سەر ناکەون بۆ قۆناغەکانی داهاتەوە بەخۆی هەر قسەک هەیە لە ناومە دەڵێت ئەوەی کە دەرناچێت زیاتر مەشهور دەبیت لە زۆربەی پرۆگرامەکانیش دیتیتمان ئەوانەی دووەم و سێم بووینە ئەوانە زیاتر ئیشیان کردیە زیاتر مەسەلەن کلیپیان کردیە گۆرانیان کردی ئێستا زۆر مەشهورتریشن یعنی چ دەرچووی چ دەرنەچووی تۆ بەردەوام بە یعنی ئەوە کۆتا نییە ڕەنگە سیزنی تکەش بێتەوە ڕەنگەت بەردەوام بێتەوە پرۆگرامە و بێجگە لەوەش ینی ڕێکراوەیە بۆ هەموو کەسێک کە دەنگی خۆشە دەنگی خۆش هیچ کات بزر نابێت پرۆگرامەکەی ئەو ڕووە بەڕاستی هەستەکان چۆتە سەریە جابووە بینەهایەت باشیان کردووە تقریبەن هەموو گروپەکان هەموو کەسەکان زۆر چاچیان کردووە بەزە بالاخره چین پرۆگرامەکە ئەو جۆرەیە کە دەبێ لەو سیانە یەک هەڵبژێردێ بە دڵێکی ناخۆشەوە بەڕاستی مجبور بووین یەک هەڵبژێرین دوو حەچەند زۆر ناخۆشە سەرفی نەزەر لێ مامۆستا پێشنیاری تۆ بۆ ئەوانە چییە کاتێک پرۆگرامەکە جێ هەڵن ئەوانە سەر ناکەم بۆ قۆناغی داهاتوە بە نەزەرم هەرەوەی لەو حاسەی ئەو ڕۆدا بڕا ئەوانە شارەزایی تەواویانەیە لەسەر ڕیتم لەسەر موسیقی لەسەر چۆنیەتی ئەدا دەرگام بۆ واڵا بۆ تۆ ئێستا بۆ خۆیان بچن کار بکەن و ئیش بکەن و بڵاوی کەنەوە هەمیشە ئەدبینم کاتێک دەی بۆ پرۆگرام بە گروتینێکی زۆر دەی بەڵام لە کەوتایی پرۆگرامەکەدا دەتبینم غەمباری ڕەنجاوی بەهۆی ئەوەی کە بەشداربووان جێمان دەهێڵن هەمویان سەر ناکەم بۆ قۆناغی داهاتوو تۆ کۆمنتت چێ لەسەرەمە وەزیر سپاس بە پرسیارەکەت ڕاستیە هەمیانم خۆشەوێ هەمویان لەگەڵێمەکو خێزانێکیان لێ هاتووە زۆر ناخۆشە چوونە دەرەوەی پرۆگرام هەموو گەنجن ئومێدیان هەیە بێتاقە دەبن بێگومان و بێتاقەتێوان تاسی زۆر لە منەکە من مرۆڤێکی بەحساسم لە حسیان زۆر زوو تاسیرم پێیەکە ئەمڕۆ محەممەد فەیسەڵ زۆر دیسانەویش بێتاقەتی کردن دەرچوونی محەممەد فەیسەڵ زۆر بێتاقەت بووم بەڕاستی پیرۆزبایی تەمان لە کاکە ئیدریس دەکەم کاکە ئیدریس بێ لاشک دەنگێکی زۆر خۆش و جوانی هەیە کاکە ئەرسەلان دەنگێکی زۆر جوانی هەیە بۆ هەردووکیان بۆ محەممەد فەیسەڵ و کاکە ئەرسەلان سروشتی بەرنامەکەش هەر وایە ئەبێت قەرار بدەوێت یەکسەرکەوێ بە هەمان شێوە دوو بەیانی کە لە هەفتەی ئایندەدا بەرنمەیەکی کاکەین نفسی شتە لەوەی داهاتوو تریش نفسی شتا بێ ئەو چوار کەسە بچێتە فیناڵ لازم هەموو جارێک ئێمەوە ئەەکەین کە پلانێک بێنین کەسێک بگەڕێنینەوە عادز نەبن سەختە زۆر سەختە بەڕاستی نازانم ینی زۆر زۆر سەختە زۆر زۆر سەختە من زۆر تاسیرم تێکە هەست پێ دەکەم کە هەستێکی ناخۆشتەیە ڕاد ناگرم ماندوو دیاری لە ڕێکۆردی پرۆگرامەکە زۆر سپاس بۆ زۆر سپاس وەزیر گیان سپاس بوو بەخێربەی ئەمڕۆ تۆ یەکێک بوو لە میوانەکانی کوردستان ستار لە ژوورۆبی کاتێک کاکە دەرباز بەرنمەکەی پێشکەش دەکرد هەستە چۆن بوو چۆن نەتبینی طبعا زۆر بە سەرکەوتوی دەبینم و زۆر بە جوانیش بەرنامەکە پێشکەش دەکا و بەرنامەی عجایبیش خۆشە بەڕاستی so هیوادارم هەر ئەوها ببینم so I'm proud تۆ پێم بڵێ هەستە چۆن بوو کاتێ ئەدبینی دانیشتە بەرامبەر و تۆش لەسەر ستەیجی قسە ئەەکەی بێگومان هەستێکی خۆشم هەیە لێ و دانیشتووە هەرەگەر بە چەپڵەیەکیش بێت سەپۆرتێکە پشتگیریەک ئەزیزڵە خاتونەکە زۆر بە جوانی بە زلێکی کوردی فۆلکلۆرەوە خۆی ئامادە کردەوە چێ ئەم زلانی بۆ تۆ هەڵبژار بۆ ئەمڕۆ وڵا هەدیە لە بۆم هاتبوو ئەی تۆ جلەکانی کاک دەرباز هەڵبژاردی بوو وڵاهی نا بەخۆی هەڵبژاردیان پێکەوە چوین بەڵێ
ئیدریس ئێستا تۆ سەرکەوتی بۆ قۆناغی داهاتەوە پێم بڵێ هەستە چۆنە بەڕاستی کاک وەزیر بەتاکید سەرکەوتن هەستێکی خۆشە بەڵام لە هەمان کاتیشدا وەکو لە هەموو قۆناغەکانی تر باسم کردووە یعنی تەنها دڵگرانم بۆ ئەوانەی کە لەگەڵمدا بوون بەڕاستی هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم هیوادارم بەردەوام بن لە کارە جوانەکان هەمویان کەسانی سەرکەوتوو بوون و دەستخۆشیێکی ینی لە هەموو ستافی تەلەڤیزیۆن و ستافی ئەندامە درێژنە و بەڕێستان و دەستخۆشی لە برادرانی کامەرەمان و هەمویان دەکەم زۆر ماندوو بوون لەگەڵمان دەستیان خۆش بێتن زۆر باشە پیرۆز بێ ئیدریس پێم بڵێ ئەمجارە چۆن خۆت ئامادەکەی بەوە قۆناغی کۆتایی ڕاستی قۆناغێکی لە هەموو قۆناغەکان سەختتر دەبێت قۆناغی فیناڵ ئامادەکارێکی زۆر باشتری ئەوێت پێویستە هەر لە ئێستاوە شتەکانمان ئامادە بکەین و ئیشیان لەسەر بکەین زۆر باشە ئیدریس پیرۆز بێت هەمیشە سەرکەوتوو بی ئینشاڵە بە باشترین شێوە لە قۆناغی کۆتایی بتبینینەوە زۆر سپاس کاک وەزیر گیان ڕۆحی برای چاوی